بەڕێزان پێش ئەوەی دەست بە بابەتەکەم کەم هەندێک وشە هەیە دەمەوێ باسی لێ بکەم ئاماژەی پێبەم لە بابەتەکەمە بەکارێنم. زۆر جا پرسیاری ئەوەم لێکەن بۆچی وشەی سکرین پلەی بەکارێنم. سکرین پلەی بەرامبەر سیناریۆ واتە بورن لۆگلاینی گرێکان واتە هێڵەستەرێکیەکانی گرێکان، بەڵام سکرین پلەی هێڵی گشتی گرێکان یعنی هەموو گرێکان لە خۆ دەگرێت. سیناریۆ زیاتر بۆ شتی ڕۆژانە بەکاریەک نەک لە ناو دنیای فلیممەیشینە یان لە ناو دنیای دروستکردنی فڵمدا. ئەوەی کە جێی سەرنجە هەموو نووسەرانی بواری سکرین پلەی نووسینەکانیان بە سکرین پلەی ناوزەند دەکەن، هەروەها کتێبەکانیان تایتڵی کتێبەکانیان هەتا لە ناوەخنی کتێبەکانیشانە وشەی سیناریۆ بەکار نایەنن. دیارە ئەم وشەیە کەوتۆتە ناو زمانی کوردی و لە زمانی بێگانەکانی ترەوە بۆمان هاتووە. بەڵام سیناریۆ لە شتی ڕۆژانە زۆر بەکاریە، بەڵام لە ناو دنیای فیلممەیکینە سیناریۆ بەکار نایەن. من بۆ خۆم حەزەکەم زیاتر چیرۆکەوێنە بەکاربێنم لەبەرەوەی ئێمە دەبێ ئەوە دەزانین کە فلم گێڕانەوەکەی بە شێوەیەکی وێنەیە واتە چیرۆکەمان بە وێنە دەجێڕینەوە. لە جیاتی بینەر زۆر جاڕوانە بەکارێنم، لە جیاتی فلم زیاتر وێنەی جوڵاو بەکاردێنم، لە جیاتی سترەکچە بنیات یا پێکاتە هەندێک جار بەکاردێنم. هاوڕێیان بە وتەیەکی کریس پاتمۆر دەست پێکەم نووسەری کتێبی شۆرت فلیممەیشین، کریس پێی وایە ئەڵێ سکرین پلەی شای فڵمە، واتە ئێمە ئەمڕۆ باسی ئەو شایەکەن کە ئەوەنە گرنگ بێ بەلای کریسەوە، بەلای ئێمەشۆ دیارە گرنگە ئەمڕۆ بابەتەکەمان لەسەرەوەیە باسی ئەو شایە بکەین. ناونیشانی بابەتەکەم بە ناوی تەکنیشی نووسینی سکرین پلەی. دیارە مەبەستم لە نووسینی کورتە فلیم و فلیمی درێژ و لەگەڵ دراماژ دەگرێتەوە. هەوڵدەم لە بابەتەکەمە باز لەو تەکنیکانە بکەم کە سیناریۆس پێش ئەوەی بنووسێت قەڵەمەکەی بێنە بنووسێت دیمەنی یەکەم یا کۆمپیوتەرەکەی داگرسێنێ، ئێمە پێویستمان بە تەکنیکەکە کۆمەڵە تەکنیکەکە پێوەی بۆی خۆی ئامادە بکە بۆی بابەتەکەی بنووسێت. لەم بابەتەما دیارە تەنها باسی تەکنیکی نووسینەکەی نەک باسی خەیاڵ و فەلسەفە لە ناو فیلما و ئابە شێوەنە، بەس باسی تەکنیکی نووسینەکەی. لەم بابەتەکەی ئەم ڕۆمان باسی چوار هەنگاوەکەم دیارە ئەم چوار هەنگاوە لکاون بەیەکەوە یان لکێنراون بەیەکەوە، یەک لە دوای یەک دەبنە تەواوکەری یەکتری. ئەوە نییە با بڵێن لە چوارەمەوە دەست پێ بکەی دوایی سێم و نە ئەبێ یەکەم ببڕی ئەنجا هەنگاوی دووەم ئەنجا هەنگاوی سێم ئەنجا هەنگاوی چوارەم ئابە شێوەیە. من بۆ خۆم لە کاتی خوێندن و دەروی خوێندنیشە ئەم چوار هەنگاوم تاقی کردوتەوە، بۆیە پێم وایە ئەم چوار هەنگاوە دەتوانێت سیناریۆس ئامادەکە پێش نووسین یان واتە ئامادەیەکە بۆ ئەوەی بنووسێ دیمەنی یەکەم بۆ نمونە دەرەوە ماڵی حاجی کەریم. هاوڕێیان پێشەوەی بێمە سەر بابەتەکەم حەزەکەم بە پێشەکیێکی کورت دەست پێ بکەم، بە سێ پرسیار دەست پێ ئەەکەم. ئەم سێ پرسیارە تەنها لای من پرسیار نییە، لەوانێ لای زۆرینەتان ئەم پرسیارانە ڕۆژانە دووبارە بێتەوە. بۆیە من ئەم سێ پرسیارەکەم دوایی کۆی بابەتەکەم دەبێتە وەڵام دەرەوەیەک بۆ ئەم سێ پرسیارە. پرسیار یەکەم، بۆچی فڵمی کوردی نەیتوانێەوە بە شێوەیەشی بەردەوام لە نێو هۆڵەکاندا ئامادە بێ؟ بۆچی فڵمی کوردی نەیتوانێەوە بچێتە نێو دڵی ڕوانەرەکانیەوە؟ بۆچی ڕوانەری کوردی بە عەشقەوە بەرەو فڵمی کوردی ناڕوات؟ ئەمە ئەم سێ پرسیارەیە کە هەمومان لە خۆمانی دەکەین. بۆچی ئێمە لەم ئاستەیەن؟ چی بکەین لەم ئاستە ڕزگارمان بێ؟ یا ئەو هەنگاوانە چین کە دەرمان بێنێ لەم ئاستە بچینە قۆناغێکی ترەوە؟ پێویستە ئەم پرسیارانە سیناریۆس دەرهێنەر ئەکتەر هەمومان ڕۆژانە دووبارەی کەینەوە لە خۆمانی بکەین و بە دوای وەڵامی شابگەڕێن. بۆیە هەوڵەیەم ئەمڕۆ لە بابەتەکەمە هەوڵەیەم وەڵامێکی ئەم سێ پرسیارە بەمەوە بەم بابەتە. دیارە بابەتەکەم لەسەر فڵمی کوردیە زیاتر ئەوانەی کە با بڵێن هەموو فڵمە کوردیەکان نەک بەتەنها ئەوانەی باشوور. بەڕێزان دەتوانم بەبێ دوودڵی بڵێم
کەمی توانستی فلمسازی کوردە کە نەتوانراوە دڵی ڕوانە ڕاگرێت، نەتوانراوە فڵمی کوردی لە نێو هۆڵەکانە بەردەوام بێ. ئەمە کەمی توانستی فلمسازی کوردی بووە کە بەم جۆرە کەوتۆتەوە. ئەگەر هەمووتان هاوڕام نەبن، دڵنیام زۆرینەتان هاوڕامن لەسەر ئەوەی کە یەکێ لە گرفتە سەرەکیەکانی فڵمی کوردی نووسینی چیرۆکە یا گێڕانەوەی چیرۆکە بە شێوەیەکی سەرنجڕاکێش، یا دەتوانین بڵین نووسینی سکرینپلێ بە شێوەیەکی ئەکادیمیانە، یەکێکە لە گرفتە سەرەکیەکانی ئەو کە ئێستا ئاستی فڵمی کوردی بەو شێوەیە. بەداخەوە تاکو ئێستا من هیچ هەوڵێکی وەهام نەبینیوە لە سکرین پلەیە کە لە ئاستێکی وەهادا بێت کە بڵێن ئەمە نمونەیەکە لە سکرین پلەیشی ئەکادمی دەتوانی ئاماژەی پێبن. دیارە من مەبەستم لە قسە لەسەر فلیمەکانەکەم لێۆ خوێنەوە بۆ سکرین پلەکانم دەنا کەس نەهاتووە بڵێ سێریشی ئەم سکرینێن بۆ بکە و ڕای خۆتم پێ بڵێ. کەس ئەوەی نەکردو لەگەڵ منە، ئەوە دواییش باسی ئەو شێوە ئیشکردنە شەکەین. من قسەم لەسەر فلمە کوردیەکانە، لە فلمە کوردیەکانەوە قسەکان دەرەهێنم. بەڵام نابێ ناومێدی، من ئومێدێکی زۆرم بە بەشی سینەمای زانکۆی سلەیمانی و زانکۆی سەلاحەدینەیە کە لە ئایندەدا بتوانن سیناریستی ئەکادیمیمان بۆ دروستکەن. ئومێدێکی زۆرم بەو دوو شوێنە هەیە. بەڕێزان، لە ئێستادا ئەرچی هەمومانە هەوڵ بەین جارێکی تر فڵمی کوردی لەگەڵ ڕوانەری کوردیە نزیکیانکەینەوە. ئەمە ئەرچی هەمومانە. بەڕوانینی من لە یەکەم هەنگاودا فۆکەس خستنە سەر یا تیشکۆ خستنە سەر ئەوەیە کە چۆن سکرین پلەیەکانمان بە شێوەیەکی ئەکادمی بنووسین، چۆن چیرۆکانمان بە شێوەیەکی سەرنجڕاکێش بجێڕینەوە. ئەمە لە هەنگاوە یەکەمەکانی ئیشکردنی منە بەڕای من. هاوڕێیان، نووسینی سکرین پلەی یا چیرۆکەوێرە بەرپرسیارەتێکی گەورە دەکەوێتە سەر سیناریۆست دەتوانێت ڕوانە لە خۆی نزیک کاتەوە، دەستوانێت زۆرێک لە ڕوانەکان لە خۆی زویر بکە و دووریان خاتەوە لە فڵمی کوردی. بەڕێزان، نووسین بۆ سکرین، ئیتر فڵم بێ یا دراما بێ یا بە هەر شێوێ لە شێوەکان بێ، بۆ سکرین پێویستی بە ترس و دڵەڕاوکێکی زۆر هەیە. جیاوازە لە ژانراکانی تر، جیاوازە لە چیرۆک، جیاوازە لە ڕۆمان، لەبەر ئەوەی تۆ چیرۆکەکەت بە وێنە دەجێڕیتەوە. ئەمە دەبێت یەکێکە لە بنەما سەرەکیەکانی فڵم، ئەبێت تۆ ئەمە شارەزاوی کە تۆ چیرۆکەکەت بە وێنە دەجێڕیتەوە. بۆیە دەڵێن پێویستی بە ترس و دڵەڕاوکێکی زۆرە. با بڵێن بۆ نمونە فڵم یا دراما دەچێتە ناو زۆربەی ماڵەکانەوە. ئەمە جیاوازترە لە ژانراکان بۆ لە چیرۆک لە ڕۆمان. تۆ ئارەزوومەندانە بۆ ڕۆمان یا بۆ چیرۆک دەچی لە کتێبخانەیە کتێبێک کڕی، ڕۆمانێک کڕی، چیرۆکێک کڕی. بەڵام دراما و فڵم بە ناچاری دێتە ماڵەکەتەوە، لەوانە لەگەڵ خانەوادەکەشتا سەیریکەی. یعنی ڕێژەیەکی زۆری ڕوانەرمان هەیە کە سەیری سکرینەکەکەن. لەبەر ئەوەیە ئەرکی سیناریۆست قورسترە بەڕای من لە ڕۆمان نووسێک، لە چیرۆک نووسێک. واتە تۆ بە وێنە چیرۆکە دەجێڕێتەوە، ئەرچێکی قورسە. دووەم، ڕوانەرەکان ئەم زیاتر وێنە لە خەیاڵە ئەمێنێتەوە یا لە ئەندێشەدا ئەمێنێتەوە، لە یادەوەریتا ئەمێنێتەوە. یا هەندێک جار ڕوانەرەکان لە ڕێگای یوتیوبەوە ئەچن سەیری دراماکە ئەکەنەوە. بۆیە بەم پێشێکی کورتاڵێم هێندە سانا نییە لە وێنەی جوڵاو بڕوانی، دەبێ بە ترس و دڵەڕاوچیەوە بنووسیت. ئازیزان، سیناریۆست پێش ئەوەی بنووسێت دەبێ ئاستی ڕوانینی ڕوانەکانی بزانێ ئاستی ڕوانەری ئێستا لەگەڵ 10 ساڵ لەمەوبەرە چۆن بووە. ئەبێت تۆ خوێنەوە بۆ ئەمە بکەی، ئەنجا دەتوانێت بنووسیت. تۆ ئەگەر ئاستی ڕوانینی ڕوانەکانت نەزانیت چۆن دەنووسیت، چۆن ئەنووسی دیمەنی یەکەم، ئەبێت تۆ ئەو ئاستە خوێندنەوەی بۆ بکەی، لێکۆڵینەوەی بۆ بکەی. ئاستی ڕوانینی ڕوانەرانی ئێستا لە ئێستادا لەگەڵ 10 ساڵ لەمەو پێش، 15 ساڵ لەمەو پێش جیاوازترە. من دیارە مەبەستم لە
دروستکردنی فیلم نییە دیارە مەبەستم لە دروستکردنی لە تێگەشتنی گێڕانەوەی چیرۆکانە دیارە هەمومان دەزانین لە ماوەی ئەم چەند ساڵەیە ڕوانەری کوردی سەیری گەلێک لە دراماکانی دنیای کردووە بۆ ئینگلیزی کردووە فارسی کردووە تورکی کردووە عەرەبی کردووە تێگەشتنیان زیاتر هەیە لە 15 ساڵ لەمەوبەرە 10 ساڵ لەمەوبەرە دەبێت سینارێز ئەم ئاستە بزانێت